بۆ ئاگاداری بەڕێستان لە ئەوروپا و لە وڵاتە غەربیانە خانمان تایبەت هەم خانمان هەم پیاوانیش ساڵی 2026یان بە ناوی ساڵی نەچڕاڵ ناساندووە. نەچڕاڵ بە مانای ئەوەیە کە خۆی پەروەردگار زاتن چۆنی خەڵق کردووی چۆنی دروست کردووی هەر ئاوا بیت، یعنی دەستکاری دموچاو و جەستت نەکەیت و حەزیان لێیە شێوازی چۆن ژیانکردنی ڕابردوویان تەواوکەن و لە ساڵی 2026 شێوازی ژیانەکەیان بکەن بە عادی. ئەزانن بۆ ئەمەش ئەکەن بە خاتری ئەوەی کە وەڕەز بوون بەڕاستی، یعنی خانمان ئێستا بۆ خۆیان ئەڵێن لە وڵاتانە ئەڵەن بۆیە ساڵی 2026 وا ئەناسێنین بە ساڵی نەچڕاڵ بە خاتری ئەوەی کەوا ئێستا هەموو خانمان وەکو یەکیان لێ هاتووە. یعنی لە قسەکانی خۆیانە کە من ئەم خوێندەوە ئەڵێن ئێمە حەزمان لێیە بگەڕێنەوە بۆ 40 ساڵەوە پێش خانمان چۆن بوون، خۆی تەعالا چۆنی خەڵق کردوون لە جوانی لە هەڵسوکەوت لە زندگیکردن بە چ شێوازێ بووە، حەزیان لێیە هەر ئاوا بێنە نێو خەڵک و ئەگەریش ئارایشێ بکەن ئارایشێکی مولایم بکەن. ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە بەڕاستی خەڵک چ دیندار و چ بێدین لە مۆد و لە مۆدێلگەرایی بەڕاستی زەدە بوون، لە شێوازی ژیانکردنیانە لە شێوازی جوانکاریانە بێتاقەت بوون، چونکە ئێسەکانە هەموو ڕۆژێ مۆدێلێ دێ، هەموو ڕۆژێ جۆر شێوازێکی ژیان دێت، لەبەر ئەوە بێتاقەت بوون و ڕەز بوون. ئەگەر بێنە سەر شێوازی تەبیعی ژیانکردن من پێم وابێت لەزەتێکی زۆر ئەبینن، ئیتر زەدە نابن وەڕەز نابن بێتاقەت نابن. ئەزانی بۆ چونکە ئەرزش بۆ خۆیان دائنێن. ئەو کەسانەی کە ئارایشەکەن جوانکاریەکەن، ئەو کەسانەی کە شێوازی ژیانیان هەر ڕۆژێک بە مۆدێلێکە جلوبەرگ و پۆشاکیان بە مۆدێلێکە لەبەر خۆیان نییە، لەبەر چاوی خەڵکە، لەبەر فکری خەڵکە، لەبەر ئەوەیە کە خەڵکی بە جۆرێ فکرکەنەوە لەبارەیانەوە.